لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە شادی، پڕ لە خۆشی، پڕ لە ئاسوودەی تەندروستیتان بەخوازم لە هەر کوێیەکن لەش ساڵ ساغ بن، لە هەر کوێیەکن تەندروست بن وا سەلامەت. ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بن لە بەیانی 24 کۆمەڵی بابەتمان بۆ ئێوە ئامادەکردەوە بۆ هیوایم کە تا کۆتای پرۆگرام لەگەڵمان بن، بابەتەکان بابەتی سەرنجڕاکێشن ئەو بابەتانەکە پەیوەستن بە ژیانە ڕۆژانی ئێوە. جا بابزانین ئەمڕۆ چی ئامادەکراوەتە؟ پیاوێک لە هەڵەبجا 50 ساڵە شۆفێری دەکات و تاوەکو ئێستا سەرپێچیەکی یاساییشی نەکردووە، وەک خۆشی ئەڵێت 2 جار بە ئۆتۆمبیلەکەی خۆی فەریزەی حەجیشی ئەنجامدا. کچودایکێک خۆبەخشانە ئاوارەکانی کەمپی ناسرمەی سەر بە قەزای شەقا و فێری زمانی کوردی دەکەن. ئەوان هەفتانە 3 ڕۆژیان تەرخان کردووە بۆ ئەم کارە بە خۆبەخشان. مسر بۆ ڕاکێشانی گەشتیاران بۆ وڵاتەکەی هەوڵی گەڕانەوەی هەزاران پارچە شوێنەوار دەدات کە لە ساڵانی یاخود لە ساڵی 1998 دزرا. با لە شۆفەرە بەتەمەنەکەەوە دەست پێ بکەین کە هیچ سەرپێچێکیشی نەکردووە. یەکێک لە بەتەمەنترین شۆفەرەکانی هەڵەبجا بە ناوی شێخ سلێمان بۆ یەکەمین جار لە ساڵی 1952 دەستەکان بە شۆفێریکردن. ئەو کاتە تەمەنی 14 ساڵ بووە. لەو کاتەشەوە تاوەکو ئێستا کە کاتە زیاتر لە نیو سەدە کە شۆفێریەکات هیچ سەرپێچێکی یاساییک نەکردووە، تووشی هیچ ڕووداوێکی هاتوو چۆشنە بۆ هیوایکە تاوەکو تەمەنی هەیە هەر بە هەمان شێوە بێت و نەسەرپێچی بکات نەتووشی ڕووداوی ئۆتۆمبیلیش بێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئەم هەموو ساڵە شۆفێری کردووە 2 جاریش فەریزەی حەجی بەجێ هێناوە هەر بە سارەکەی خۆی شۆفێری کرد و خۆی چۆ بۆ مەکەی پیرۆز و گەڕاوەت. ئەمە ناوی سایەقە کۆنەکانە. تەمەنی منداڵی و گەنجی لە نێو ئەم پارکی وەستانی ئۆتۆمبیلانە بەسەر بردووە. شێخ سلێمانی یەکێکە لە شۆفێرە بە ئەزمون و بە تەمەنەکانی هەڵەبجا. ئەو باز لە نیو سەدە بەر لە ئێستامان بۆ دەکات کە چۆن سەردانی سعودی کردووە بۆ فەریزەی حەج. چوونە ناو کوێت، لە ناو کوێت ماینەوە 4-5 ڕۆژ ئەنجا لێم خوڕی بۆ مەکە. ڕۆشتم بۆ ناو مەکە بە قوربانی مەکە بم. تێگەی لە دوای ئەوە چەند ڕۆژێک لەوێ ژماینەوە ئەنجا ڕۆشتین بۆ مەدینە، تەوافمان کردو و تەرتیباتمان کردو ئەنجا چوین بۆ مەدینە. لە مەدینەیش 9 ڕۆژ ماینێتەوە، 12 ڕۆژ ماینەوە لەوێ. لەم پارکی ئۆتۆمبیلەوە بەدەیان ئۆتۆمبیل ڕۆژانە لە ژێڕێنمایەکانی شێخ اسماعیل بۆ شارەکانی کوردستان و عێراق ڕۆیشتون. ساڵانە مەسەلا بەعزێ وەخت قەرەباڵغ بوو، بەعزێ وەخت کەم بوو. هەل لە مەحەلەکە نەبوو سیارەی بەغامان جیا کردبووە، سیارەی هەولێرەمان جیا کردووە، سیارەی موسڵمان جیا کردبوویەوە، سیارەی سەفەرین خەڵکمان جیا کردبوویەوە. لە ساڵی 1952 شۆفێری دەکات و مۆڵەتی شۆفێری هەیە. ئەوەی گرنگ بووە بەلایەوە پابەندبوونی بووە بە ڕێنمایەکانی هاتوچۆ. لەخوا بە زیاوێ ڕووداوم نەدیوە، نەوەڵڵا لەخوا بە زیاوێ. لە ماوەی ئەو تەمەنیدا کە شۆفێری کردووە هیچ سەرپێچێکی یاسایی نەکردو و سزا نەدراوە. بەڵام ئێستا بەهۆی تەمەن و نەخۆشیەوە کەمتر شۆفێری دەکات. وەڵڵا لە 52 سیارە لێخڕ، لە 52 سیارە لێخڕم، ئەما ئەم سیارە تازانە لێ ناخڕ، ئەم سیارە تازانە لێ ناخڕ. وەڵا بەغا چووم، هەولێر ئەچووم، سلێمانی ئەچووم، کەرکووک ئەچووم. تێگەی سەفەرێ 2 سەفەر بۆ زیارەتی ئەو پێغەمەرە. ئەرێ وەڵا بە قەمەرەی 56 2 سەفەری مەکە و مەدینەم کردووە لەخوا بە زیادی. شێخ سلێمان یەکێکە لە شۆفێرە بەتەمەنەکانی هەڵەبجە و تا ئێستاش لە شۆفێریکردن بەردەوامە.
ئەو زیاد لە نیو سەدەیە شۆفێری دەکات و وەک خۆی باسی لێوە دەکات هیچ سەرپێچێکی یاسایی نەکرد و تووشی هیچ ڕووداوێکی هاتوچۆش نەبووە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ئەم بەرسەرای ئەوێسی ئەو بەرسەیارە ئەوێسی. لە ئەم بابەتەیە باسی ژاڵەتان بۆکەم لەگەڵ کچەکەی. ژاڵە و کچەکەی کێن ئەوان دایک و کچێکن لە شەقڵاوە کە هەفتەی سێجار بە شێوەیەکی خۆبەخشانە دەچن بۆ کەمپی باسرمەی سەربا شارۆچکەی شەقڵاوە لەوێ زمانی کوردی دەڵێنە وانی زمانی کوردی بە پەنابەرەکانی ئەوەیە کە پەنابەری ڕۆژاوای کوردستانن کوردیان فێر ئەەکەن. هەمیشە ئێمە دەزانین کە زۆرن ئەوانی کە خەباتیان بۆ کوردایەتی کردووە هەر کەسێ و ئەتوانێت لە جێی خۆیەوە بە شێوازی خۆی خەبات بکات بۆ کوردایەتی بۆ ئەوی کە ئەو مێژوە جوانی کە هەمانە بیپارێزین ئەو زمانە جوانی کە هەمانە بیپارێزین جا ئەوەشمان لە یاد نەچێت کە ژاڵە و کچەکەی هیچ کامێکیان پیشەی مامۆستایان نییە بەڵام هەست بە بەرپرسیارەتیەکەن هەست بەوەکەن کە ئەرکێک لەسەر شانیانە ئەیانوێت بەم شێوەیە هاوکاری ئەو پەنابەرانە بکەن و فێری زمانی کوردیان بکەن دەچینە کەمپەکە و ببینن کە ژاڵە و کچەکەی چۆن دەرس و وانە دەڵێنەوە بە پەنابەرەکە. زەحمەتیەکانی ژیان ڕێگرنین لەوەی هەنگا و بەرەو سەرکەوتن بنێن. ئافرەتانی ناوکەمپن و دانەوێت دوا ڕۆژیان ڕووناک بکەنەوە. گەورە و بچووک وێڵی فێربوونن. وەک خۆیان باس دەکەن نانەوێت دەستاوەستان بن و خۆیان بکەنە نێو بارودۆخێکی دەرونیەوە. جاتن وێدەش بووم بەعلەمش بوو زارۆکی خۆ بعلی منن و ئەو سنتەرە گەلکی باشش بوو پیرەکاتێن دەعلمن یان چم کوافێرتی خیاطی هەموو تشتی تێن دەعلمن بێنە خۆش دەردەخن وێدە و ئەمش خۆ دەعلمن جی ئەم دەقانە ئەم گوام دەرکەون جی ئەم بزانن هەنەکە سوالژمەکە ئەم بزان جوابا خۆ بدن ئەم سەنن هەر نەسووکە تشنا بکڕن ئەم بزان بێژن لەنو من نزانیم و گۆڕوا بشتغلن بەیانیتان باش وەسحێتە باشن ژاڵە ئافرەتی ماڵەوەی و لەگەڵ کچەکەی ڕۆژانە دێم بۆ ئەوەی ئافرەتانی کەمپەکە فێری زمانی کوردی بکەن. بەهەستکردن و تێگەشتن لە بارودۆخی ئەوان بڕیاری داوە وەکو خۆبەخشێک لە ڕێگایەکی دوورەوە بێت بۆ هاندانیان لە خوێندن و فێربوون. ئاوارەیم بینیوە لە نۆتەکان نۆتویەک و بۆی ئاسوودەیی دەرونی خۆم ئێستا لە من حەتی ئەو کەمپەی دەگەم دەزانم چۆنن. لە نێو کەمپەکەدا هۆڵی وەرزشی بۆ ئافرەتانەی کە وەرزش دەکەن کراوەیە. هەوڵدراوە ژیانێکی ئاساییان بۆ دابین بکرێت بە پێی توانای ڕێکخراوەکان. ئیشمان جۆرا و جۆرە مەسەلەن دەوراتی جۆرا جۆرمان هەیە دەوراتەکانش بە پێیمانکان دەکرێت بگۆڕێن مەسەلەن ئەو مانگە دەوری خەیاتیمان دوودان هەیە لەوانێ بۆ مانگی کە دەوری کوافێرە و خەیاتیمان هەبێ ویان حەلەبیادی ئەم بە پێی گونجاوی و ئیشەکانی خۆمان. پەنابەرینە بۆ تا ڕێگر لە بەردەمە و ئافرەتانێکا بەردەوامن لە خوێندن و کارکردن ئەوان وێرای سەختی بارودۆخی ژیان و گوزەرانیان بەڵام هەوڵدەن خۆیان بگونجێنن بەو هیوایە ڕۆژێک بێت و بگەڕێنەوە زێدی خۆیان. شەیمەباییس کوردستان 24 کەمپی باسرما. کچانی زۆر سەرکەوتومان هەیە لە کوردستان کە لە بوارە جیاجیەکانە هەوڵی ئەوەیان داوە کە توانەکانی خۆیان پەرەپێ بدەن جا لە هەر بوارە بێ بوارێکی وەرزشی بێت بوارێکی کۆمەڵایەتی بێت یاخود بوارێکی هوەری بێت. لەم بابەتە باسی خانمێکتان بۆ ئەەکەم کە لە بواری وەرزشی پەرەیەکی باشی بەخۆی داوە. یاری کینگ بۆکسینگ یەکێکە لە یاریە جیهانەکان و گرنگێکی زۆریشی پێدرێت. جا لە هەرمی کوردستانیش خەڵکی ڕۆیان کردوتە ئەو یاریە. لە دەوانیانە کچێکی تەمەن 16 ساڵان هەیە کە لەگەڵ 3 ئەندامی خێزانەکەی یاری کیک بۆکسینگ دەکات. فریشتەی ناوە. جا فریشتە بەشداری چەندین پاڵەوانەتیشی کردووە. فریشتە خۆی دەڵێت کە دەمەوێت ئافرەتان گرنگی بەم یاریە بدەن بۆ خۆپارێزی بەکاری بێنن و بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە. جا فریشتە بە خۆشحاڵی و دوو جاریش
بانگەشتنامەی لە پۆڵندا و ئیماراتەوە بۆ هاتووە و بەدەستی گەیشتووە بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی پاڵپشتی نەیتوانیوە بڕات بەو هیوایم کە لێرە جارێکی تر باسی فریشتتان بۆ بکەم کە لەو پاڵەوانێتە یاخود لەو پاڵەوانێتیە جیهانیانە لە دەرەوەی کوردستان بەشداری کردووە لەگەڵم بن و بابەتەکەی فریشتە با ببینی. من یاریزان فریشتەدانە لە هەمان کاتدا هەمڕاهێنەرم هەم یاریزانم من لە تەمەنی 6 ساڵیەوە هاتوومەتە ناو ئەو یاریە و من ئەمەوێ پەرە بسێنم بۆ ئافرەتەکانمان کە لە کوردستان پەرەیەکی وانە ڕخساوە بۆ ئافرەتەکانمان کە ئەم یاریە بکەین و من ئەمەوێ ڕێخۆشکەر بووم بۆ ئافرەتانەی کە حەز و ئارزویان هەیە بێن بۆ ناو ئەم یاریە چەندین یاریزانم هەیە کە من یاریان پێکەم ڕاهێنەریان پێکەم تاوەکو بتوانم من ئەو مناڵانەی کەوا دێن بۆ لام هەر لە مناڵیەوە دەستیان پێ بکەم تاوەکو دەستەیەکی باشیان هەبێ. باوکم زۆر پاڵپشتیمە زۆر سپاسیەکەم کە ڕێگرنە بۆ لە یاریکردنم لێرەدا و ئەم یاریە بۆ ئەوە نییە کە لە دەرەوە وەک لەگەڵ کەسێکی ترەکە بێ ئەوەی هیچ شتێک بوو بێ یاری بکەیە لەگەڵ یا شەڕ بکەی ئەمە وەکو چەکێکی دەست بەکاردێ بۆ بەرگریکردن لە خۆت. داوا لە گەنجانەکەم بە تایبەت ئافرەتان خۆیان بەشتی بێماناوە خەریک نەکەن بێن لە لایەکی تر وەرزشەکەیان بکەن هەم بۆیان بە سوترا هەم وەکو بەرگریکردن لە خۆی. لە 2023 چوومەتە ناو یاریە بتوڵاتیەکانەوە 6 ناسناوی کوردستانم هەیە 2 پشتێنم هەیە لە پۆڵۆنیا و ئیماراتیش بانگەشتنامەم بۆ هاتووە بەڵام پاڵپشت نەبوو لەگەڵ یا بتوانم بڕۆم بۆ ئەوێ و تەنانەت من یاریەکم کردووە کە ئەو یاریزانەی بەرامبەرم زۆر خۆی بەلە هاتووەزانی ینی ئەیتوانی وای پیشانەدا کە ئەتوانێ بەسرم کەوێ بمبەزێنێ بەڵام سپاس بۆ خوای گەورەکە من توانیم بە سی چرکە یاریەکە کۆتایی پێبێنم و بیبەرمەوە. ئەم بەیانیە یەکێکی دیکە لە پارتە جوانەکانی فلای 24تان بۆ نمایش ئەکەین کە فلای 24 یەکێکە لە بەرهەمە جوانەکانی کوردستان 24. ئامانجی فلای 24 خستنە ڕووی جوانی کوردستان و نیشاندانی ژیان و کاری ڕۆژانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. جا ئەم بەیانیە فلای 24 ئاشنامان دەکات بە ناوچەی پیشەسازی هەولێر کە بەشێکی زۆری پیاوان ئەو ناوچەیان بینی و ڕۆشتون بەڵام خانمان نیان بینیوە ئەتوانن لە ڕێی فلای 24ەوە ناوچەی پیشەسازی بین. یەکێکە لەو شوێنانێک یاخود ئەو پیشانەی کە یاخود ئەو پیشەوەرانەی ناوچەکە بۆ فلای 24ش کە لەوەیە باسی پیشەکە ئەکات باسی کاری ڕۆژانەیان ئەکات هەروەها باسی ئەو گۆڕانکاریش دەکات کە ئێستا بەسەر ئۆتۆمبیل و سیستەمی کارەبایەتی ئۆتۆمبیل و بار هەڵگرەکان و هەموو ئەوانی دیکە هاتۆ. جا با بەیەکەوە لێرەوە بینەری فلای 24 بی بە ناوچەی پیشەسازی هەولێر نیگایەک بکەین. خير بفلاي بيستسار بوصناع الشمالي من وسط رعد من 6 سال يشام في تريا عادة لما الساعات هجد قال كينوان زاروا يشمان هبي حتى الساعات شاش ببي شكي كمان بين شاش دمينينوا في شكي ما ساري قوريا توزي زحمتي تدا بس خوش بختانا منو رقم وبراكم ايش ده كان بيك ولا قال او دوست برادرانا وشاني ما براسي بيشتري كذا ما كنت بيش 6 سال همو سعري ساده بون براسي كهربائيات يعني قالك كم بون بس است همو وقت سعري بتشوف همو بين كمبيوتر وهمو بس سيستم كهربائي الكترونات قالك زوره اما خدای شکینا زیاتر ل 30 سال من لو شي ما ناتوانین دەست بەرداری شەکە خۆمان بین و زۆر زۆر مرتاحش شەکە خۆمان.
سوشیال میدیا بۆتە دەواازەیەک بۆ ناساندن و ئەشیفکردنی دیمەنە سەرنجڕاکێشەکان لە شار و شارژگەکان و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. جا لە دهۆکی شوێنەگرێک بە ناو شەقام و شوێنە گشتەکان دەسوڕێتەوە، وێنەی خەڵک و شتە سەرنجڕاکێشەکان بە گشتی دەگرێت و لەگەڵ ئەوەشە دەکاتە ئەرشیف. دیلاوەر دەیەوێت لە ڕێگەی زوم کامێراکەیەوە دهۆک و شارەکانی دیکەی کوردستان بە جیهان بناسێنێت و ئێمەش لێرەوە بەشێکیتان بۆ دەخێنەوە. از دلاور بهلویمه خلک روجاوای کوردستانه ما و 8 سالن از کوردستان دمینم دهوکی دجیم راستی من بری خدا سوشال میدیای اف تشتغلک بلا بویا راستی من جبو خوار گرت مخواست تشتکی بکمل دهوکی بو دهوکی یعنی تشتکی جدا باش تشتی گوتی کرن تنه فوتو بین بلاف کرن من ویا از اوی ستایلی یعنی اوی ستایلی بلاف بکم باشن حالي وصحة مامو از سرو چاوی خلقی دهوکی کشم رسمی وات کشم بلاو دیگم ارشیف دیگم امام ولسان كمان بهتري او كسم بهتر از رسمي وات كشم سرو چاوي وات كشم طبيعي دان عمرن چونكي دان عمر دانستاندنا و پیشوازی اول مروی خوشتره گشتره جا طبيعي از مرتاح وقت از سرو چاوي وات كشم بس بروجي من تاني يعني دان عمرن نبدأ عمرة بقري دايا لا جحيل بن كاتشك بن زارو بن تبراي سپاس بوده ممنونی ماما سپاس بو ارمان جامنی سرک او گو از گلکترین و ماسترین ارشیف شکم سرو چاوین کردستان بگشتی هشتا بدست خب بابا مش دهوکی دست بکریه به وی پروژه‌ای و دست بکریه سر و چاوی خلک دهوکی کشم ل پشتی گو از تمام ببم و زگلک رسمال ویری بکشم دهوکی بکشم بریار اوه از بری خوابدم باجارندی این کردستانه اغا بهتری دو هیوای من دست وی پروژه کریه من گلک وینه گرتنه و من گلک او ویدیو چه کرنه و بر فوتوی مد ویدیو اتیت بلاف کرن مدوید با ماهی که دریج از سر سوشال میدیا بلاف کم پاشه روزه کج روزه از بشم بکم پرتوک بشم بکم پیشنگه که الجهه کی الکردستان جهه کی وکری گزلویری جی پیشنگه که یعنی گو از بشم و نیام بشون چاپ بکن و عرض بکن کسی ببید بهت ببیند لە دوای دهۆک سەرێک لە کەرکووکە دێین هەر کەسە و لە پیشەیەکە کار دەکات و پیشەوەریەکە جا بە هەر شێوەیەک بێت ئەگەر کارێکی خۆی خۆش بێت هەوڵدات پەرەی پێ بدات جا لە کەرکوو پیشەوەرێک هەیە سەرباری سیستی بازار ئەو خەریکی دروستکردنی ئامێری هوەری دەفا وەک نەریتێک ئەوێت ئەم ئامێرە بە زیندوی بهێڵێتەوە لە شارە جیاکانی هەرێمی کوردستان و عێراق گروپە جیاجیەکان لە دەروێشەکان لە سۆفیەکان ئانی کە دەست بەکارەهێنن لە بۆنە ئاینیەکانە و تەنانەت هونەرمەندانی ڕووی تێئەکەن بۆ ئەوەی کە لەوێ ئەو جۆرە دەفەیان دەست بکەوێت کە دەیانەوێت و ئەو پیشەوەرە دووستیەکات جا بەیەکەوە دەچینە کەرکووک کاری ئەو پیشەوەرەشە بین لەگەڵ ناوم سيد عبد الرحمن عبد الله لأنه توسيع حتى استاكا دروسها كمان تقريبا 6 سالة دفو تششت دروسها كمان أما نش دروس كردني دفو طبلا حموش بيستي عايد بيستي دروسها كمان لبر أوا أنواع بيستا من هيا بو دروس كردن
پێستەمان هەیە بزنە ئەنوە پێستەیەمان هەیە بزن پێستەمان هەیە پاکستانیە ئەو لە خارجەوە دێتە بۆم لە پاکستانەوە لە ناو کەرکووکەوە بەس تەنیا خۆم ئیشەکەمەوە لەبەر ئەوە توراتیە ئیشەکە توراتیە حەزم زۆر لێتی زۆر تێک ناچێتە بەدەستم تقریبا دەفێ دروستیەکەمەوە هەمووی کاملی بە چارەگەی بەدە دەقەیە چارە دروستیەکەمەوە پێستەی عراقی لە بەخاوە خۆم دێنمەوە بەدەست خۆم ئەچمەوە دێنمەوە بە جملە دێنمەوە ئەی خەمەوە لە ژێر دەسم لەبەرەوە ناتوانم پاکی کەمەوە پاکردنی زۆر زەحمەتە بۆم بەس ئەمە هەیە ئەو پێستانە هەیە حاضرە پاکردنی کاملە دێتە بۆم وشکشە ئەیکەمەوە لەناو ئەوە نەرمە بێتەوە ڕاکێچمەوە کە من لەنەوە تووسێ ئیشەکەمەوە بە پێستەی بزن بە قووەترشە بە خۆشترشە دەنگی بە خۆشترشە جوانە دەنگی یعنی کەرەیدان لە زیکرەوە لە مەدی حەوەش کەرەیە دەنەوە زۆر جوان دەرەچێتە بە دەنگی لەبەرەوە حەزیان هەیە لە پێستەی بزن هەموو تەکەکان دێتەوە لام یعنی زۆری سوفیەکان دێتەوە لام یان تەکەی ڕفاعیە مەتەنە لە بەغایە سامەڕایە محەفەزەکان زۆر سوفی تایە زۆر دەروێشی تایە زۆر سەیدی تایە دێنەوە ئەی بەرمەدام زۆر خۆشەکە بە خواردنی وڵاتانی دیکە ئاشنابیت جۆرە خواردنەکان بزانیت کە ئەمە چییە خواردنی چ وڵاتێکە چنەتەوەی زیاتر ئەی خوارد جا ئەم بەیانە دەمانەوێت سەبارەت بە خواردنێکی ئۆکرانی قسەتان لەگەڵ بکەین یاخود باسی خواردنێکی ئۆکرانی بکەین ئەویش ناوی بورشتە جا بورشت یەکێکە لەو خواردنە نەتەوەیانەی کە زۆر بەناوبانگە لە ئۆکرانیا ئەم خواردنە زیاتر لە سوپ ئەچێت و شۆر بە ئاساییە لەگەڵ جۆرەکانی خۆراکی دیکەیە کە نان بخۆی پۆچ ئەهێنن زۆربەی خواردنگەکان یاتوانین بڵێ هەموو خواردنگەکانی سەرانسەری ئۆکرانیا ئەم جۆرە سوپا پێشکەشەکەن جا بۆرشت تەنانەت پێشکەش بە سەربازانی ئۆکرانی و خەڵکی ئاواری ئەو وڵاتە شەکرێت جام خواردنە بە سەدان شێواز دروستەکرێت بەڵام گرنگەکەی لە چیە بۆچی پێڵێن بورشت یاخود ئەم ناوەی هەیە بۆ ئەوەیە کە ئەم خواردنە پێکاتە سەرەکیەکەی چەوەنەرە ئەگەر لە هەر شتێکی تر پێک بێت هەر ئەبێت چەوەنەرەکەی تیابێت جا ئەم بەیانیە بابزانین بورشت شێوەکەی چۆنە و سەبارەت بە بورشت زانیاری وەربگرین بابی بین لەگەڵ دەستپێکردنی هێرشی رووسیا بۆ سەر وڵاتەکەیان ئەندری و هاوڕێکانی لەسەر ئەم شەقامە لە لڤیف چێشتخانەی گۆڕەپانی شەڕیان دامەزراند. خۆبەخشانە خواردن ئامادە دەکەن و بێ بەرامبەر پێشکەشی خەڵکی ئاوارەی وڵاتەکەیان دەکەن. هەر خواردنێکیش نا، بەڵکو یەکێک لە هەر بەتامترین خواردنەکانی ئۆکراینە واتە بۆرشت. کاتی ئاوارەکان دێنە ئێرە ئەم خواردنە گەرمیان دەکاتەوە لەبەرەوەش کە خواردنەکە بۆرشتە وا هەز دەکەن لە ماڵی خۆیانن هەرچەندە ماڵ و حاڵی خۆیان لەدەستداوە تەنیا جیاوازیەک ئەوەیە بۆرشتی ئێرە بە شێوازێکی جیاواز ئامادە دەکرێت. ڕۆژانە لەم چێشتخانەیە 380 لیتر سوپی بۆرشت دروست دەکرا کە 8,000 ژەمە خۆراکی لێ دەردەچوو. بەڵام ئێستا کە ژمارەی ئاوارەکان دابەزیوە ڕۆژانە تەنیا 100 ژەمە خواردن دابەش دەکرێت. بۆ گەرمڕاگرتنی دڵ و دەروون و جەستەی سەربازەکانی ئۆکرایناش لە بەرەکانی جەنگ خەڵکێکی زۆر خۆبەخشانە بۆرشت ئامادە دەکەن. ئەوان سەوزەوات وشک دەکەن و بۆرشتی تایبەت بە سەربازەکان ئامادە دەکەن. بۆرش تەنیا خواردنێک نییە بەڵکو بۆتە بەشێک لە کولتوری ئۆکرانیەکان ئەوەندەی بزانم لانی کەم بە 340 شێواز دروست دەکرێت واتە ڕەنگە جۆری دیکەشی هەبێت بەڵام من نەیزانم.
بۆ یەکەم جار ناوی بۆرشت لە بیرەوەریەکانی گەڕیدەیەکی ئەڵمانیدا هاتووە کە لە سەدەی 16دا سەردانی کێوی کردبوو. ئێستا ئەم خواردنە نەک تەنیا لە هەموو هەرێمەکانی ئوکراینە بەڵکو لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ئەوروپاش بڵاوبۆتەوە. جگە لە چەوەندەر کە پێکهاتەیەکی سەرەکیە، پیاز و پەتاتە و گێزەر و کەلەم و گۆشتیش لەم خواردنەدا بەکاردێت. جۆرەکانی دیکەی بۆرشت کوارگ و ماسیشی تێدەکرێت. بۆ ماوەیەکی درێژ رووسیا و ئوکراینە لەسەر تۆمارکردنی ئەم خواردنە وەک خواردنێکی نەتەوەی خۆیان ناکۆکیان هەبوو. بەڵام لە تەمووزدا یونسکۆ بۆرشتی لەسەر ناوی ئۆکراینە تۆمار کرد. باسی گەنجێکی دانیشتوی شاری سلێمانیتان بۆ بکەم لەم بابەتە کە گەنجێکی دانیشتوی شاری سلێمانی لەسەر مێزی یاری بلیارد توانای دیکە دەردەخات کە ئەویش هەر سەبارەت بە یاری بلیاردە، بەڵام بەو تۆپانەی یاری بلیاردەکەش کاری سەرنج ڕاکێشەکات. ئەو یاریە ناوی تریکشۆتە. زۆر جار بە تەنیا ئەنجامەدرێن، واتە یەک کەسی ئەوێت کە ئەو یاریە بکات، زیاتر بۆ ڕاکێشانی سەرنجی ئەوانەی دەوروبەرەکەت تەماشای ئەو تۆپانە بکەن کە بە شێوەیەکی سەرنج ڕاکێش دایانرێت. جا ئەو گەنجە خۆی ئەڵێت کە هەندێک لەو تەکنیکانی کە ئەنجامی ئەدات نەکارتەنیا خۆی ئەنجامیەدا، جگە لەوە لە عێراق هیچ کەسێکی تر ناتوانێت ئەمە ئەنجام بدات. و لە هەوڵیشتایەکە یاری نوێ فێر ببێت بۆی کە سەرنجی زیاتری خەڵک ڕابکێشێت و ئەژڵێت کە هەر کەسێک حەز ئەکات و بیەوێت فێر ببێت، ئەوە من یارمەتیە دەم و فێریەکەم لێمەش لێرە چەند دیمەنێکی ئەو جوڵە سەرنج ڕاکێشانی کە بە تۆپەکە ئیکا یان وەستانن سەرنج ڕاکێشەکانتان بۆ دەخێنە ڕوو پێکۆ دەیبین. ناوم نێچی سەردار و خەڵکی شاری سلێمانیم. ماوەی 15 بۆ 16 ساڵە بێت من خەریکی یاری بلیاردم، بەڵام من جیاواز لە یارزانیتر ئەم یارەمە بژاردووە. من فەن و حرەکەی لەگەڵ دەکەم لەسەرکەم لەسەر مێزی بلیارد کە بە ئینگلیزی پێڵەن تریک شوت. زیاد لە 150 حرەکە 150 فەن ئەزانم لەسەر مێزی بلیارد بیکەم. تیلی واشمێ لە هەمووی عێراقاتە یاسا نەکراوە، هیچ کەسێک نەیتوانێت بیکات. بەڕاستی تیلی فەنی حرەکەی تریکشوتی جوان لەسەر ئەم مێزە ئەنجامێم. من متڵام لە یارزانە ئەوروپیەکان وەرگتووە، هەنێ فەنی کەشەیە خۆم زیام کردووە، خۆم فێر بووم بە توانای خۆم و بە فکر و مێشکی خۆم کردومە. ئەم جۆرە یاریە من تا ئێستا بە تەنیا خۆم ئەنجام ماوە و ئەشتوانم هەنێ فەن و حرەکەی کەیە کەسی تر لەگەڵنا ئەنجامی بات، یعنی ببین بە دوو کەس بەرامبەر یەک ئەنجامی بین. من هەمیشە ویستمە هەوڵی ئەوش ماوە جیاواز دەرکەوم، یعنی حەزەکەم چیم هەبێت من بەرامبەرەکەشم فێر بێت لێم وایە، تەنها بۆ خۆم نییە، هەر کەسێک حەز و ئارەزووی دەبێت توانم ئامادەیەوم تیا فێریکەم. جگە لەم بابەتانەی کە پێشکەشتان کرا، ئەم بەیانیە میوانێکی تایبەتیشمان دەبێت. میوانەکە سەبارەت بە نەخۆشەکانی پێست و جوانکاری و دەمانێت قسە بکەین، بەڵام تەوەرێکی تایبەتمان لەم پسپۆڕی نەخۆشەکانی پێست و جوانکاری وەرگرتووە کە قسەی لەسەر بکەین، ئەویش هۆکارەکانی ئاراقکردنەوە و ڕێگاکانی کەمکردنەوەی ئاراقە، چونکە ئێمە لە هاوی نین، ئەوەی کە زۆر بۆ زۆرێک لە ئێمە دەبێتە هۆی هەستیاربوونمان و پێمان ناخۆشە ئەوەی کە بەسەر جلوبەرگەکانمانەوە پەڵێ ئاراق دەربکەوێت، جا لە ژێر باڵەکانەوە بێت، ئەگەر ڕەنگی کراسەکە تا ڕادەیەک پێوەی دیار بێت ئەوە نەئارامیە کرد پێوە دەرەکەوێت، حەز ناکەیت. جامانە ڕێگەی خۆی هەیە بزانین تا چەندە ئەکرێمە کۆنتترۆل بکرێت، ئایا هۆکارەکەی چییە، چارەسەرەکان چین، ئەوە ئەم بەیانە. دکتۆر هێمن زەمان لە ئەستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵ ئێمە بێت. بەیانیت باش دکتۆر، هیوادارم کە ڕۆژێکی باشت دەست پێ کرد بێت و دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، جارە با بزانین هۆکارەکانی ئاراقکردنەوە چییە و هەموو ئاراقکردنەوەیەک ئاساییە؟ باویتان باش. سەبارەت بە ئاراقکردنەوە ئەمە بەشێکە لە فسیۆلۆجی ئاسایی جەستەی مرۆڤ.
هەموو یەکێک لە ئێمە لە کاتی ئاساییدا ئاراقەکاتەوە لەو کاتانەدا کە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی وەکەوەی کە لە شوێنێکی گەرما بیت یاخود لە کاتی وەرزشکردنا بێت یاخود لە حاڵەتێکی فشاری یاخود دەرونیا بێت کە و کەسە قەلەقێکی بۆ دروست ببێت ئاراقەکاتەوە ئەمە بەشێکە لە فسیۆلۆجی جەستەی مرۆڤ و بە شێوەیەکی گشتیش پرۆسەی ئاراکردنەوە یاخود میکانیزمی ئاراکردنەوە بەشێکە لە یەکێک لەو فسیۆلۆژیانی جەستەی مرۆڤ کە زیاتر بۆ ڕێخستنی پلەی گەرمی جەستەی مرۆڤە واتە کاتێک بە هەر هۆکارێک لە هۆکارەکان ببێتەوەی ئەوەی کە پلەی گەرمی جەستەی مرۆڤ بەرز ببێتەوە هەوڵایە لە ڕێگەی ئاراکردنەوە ئەم پلەی گەرمیە ڕێک بخات لەوەی کە ئەم پێکاتەی ئارەقا کاتە دەرەوە ئەبێتە هۆی نزمبوونەوەی پلەی گەرمی جەستا جا ئەمە هەر هۆکارێکی هەبێت لە بەرزبوونەوەی پلەی گەرمی بێت یاخود نەخۆشی بێت یاخود وەرزشکردن و یاخود هەر هۆکارێکی تر بێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی باشە دکتۆر چ کاتێک دەتوانین بڵێ نەم ئاراقکردنەوەی ئیتر ئاراقکردنەوەیکی ئاسایی نییە ئەمەیان ئیتر چۆتە ئەوە کە بڵین ئەمە بۆتە کێشەیەک بۆمان کەی ئەتوانین بە کێشە ناوی ببین کاتێک تۆ ئەتوانیت کە بڵێ کەم ئاراکردنەوە ئاسایی نییە ئەگەر بێت و ئەم ئاراکردنەوە ببێتە هۆی ئەوەی کە ڕۆتینی ژیانی ڕۆژانە تێک بدات لەوەی کە نەتوانی وەکو پێویست کارەکانی ڕۆژانە جێبەجێ بکەیت بۆ نمونە هەنە کەس هەیە ئەبینیت کە دەست و قاچەکانی زۆر ئاراقەکاتەوە یاخود ژێرباڵی زۆر ئاراقەکاتەوە بە جۆرێکە بێتەوەی ئەوەی کە نەتوانێت بچێتە شوێنێک کە خەڵک بیبینێت یاخود خوێندکارێکە کە دەستیەوەنا ئاراقەکاتەوە ناتوانێت ئەرکەکانی بەجێبێن یاخود فەرمانبەرەیەکە ناتوانێت ئەرکەکانی بەجێبێنێت واتە هەر شتێککە لە ئاسایی دەربچێت کە دەوروبەرەکەت ئەم حاڵەتیان نەبێت ئەچێتە بواری ئەوەی کامە ئاراکردنەوەیکی نائاساییە ئەو تەداخولەکە لەگەڵ چالەکێکان و ژانی ڕۆژانەدا ئەمەش زۆرترین ئەو کەسانە کە هەستی پێەکەن یاخود هەندێک جار لە تەمەنێکی گەنجی و مناڵیەوە دەست پێکات یاخود لە دوای تەمەنی 20 ساڵیەوە لەوانەیە ئەم حاڵەتە ڕۆبات باشە دکتۆر ئێستا جەنابەت باس لەوە کرد کە ئاراکردنەوە بۆ ئەوەیە کە ڕێخستنی پلەی گەرمی لەش هیچ جەستا ڕێک بخاتەوە هەندێک جاریش باس لەوە دەکرێت و دەوترێت بە پێی زانستیەکەی کە ژەهرەکانیش لە لەش بەهۆی ئاراکردنەوە دەرەچن جاوەی کە گرنگە ئێمە ئاراکردنی ناوچەوان و دەست و پێکانمان هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و ئەبێتە هۆی نیگەرانی ئەو ئاراکردنەیە کە لە ژێر باڵە دروستە بێت و ڕەنگی کراسەکە ئەگۆڕێت ئیتر نامورتاحەیەک بۆ کەسەکە دروست دەکات بۆنی ناخۆش دروست دەکات ئەمانە هەمووی ئەبنە هۆکار کە ئەو کەسە نائارام بێ نامورتاح بێ بەرامبەر بۆ چارەسەری ئەم جۆرە ئاراقکردنە چییە ئایا ئەنجامدانی بۆتۆکس بۆ ژێرباڵ بۆ نمونە ئەو کێشەی تەندروستی بۆ دروست ناکات پلەی گەرمی لەشی ناڕێک ببێتەوە یاخود ژەهرەکانی جەستا لەو ڕێگەیەوە نەچنە دەرەوە کێشەکانی چین خاڵە ئەرێنی و نەرێنەکانی چییە بەڵێ یەکێک لەو حاڵەتانەی کە زۆر باوە بریتێ لە ئەڕکردنەوەی ژێرباڵ بە شێوەیەکی زۆر کە خەڵکانێکی زۆری ناڕەحەت کردووە ئەم حاڵەتە دەرەنجامی ئەوەی کە ئارەقێکی زۆر لە ژێر باڵەوە کێتە دەرەوەکو خۆت ئاماژت پێکرد کە بێتە هۆی ئەوەی کاو کەسە ناڕەحەت بکات ڕەنگی جلەکانی تێکبات و چالەکیەکانی ژیانی ڕۆژانەی نەتوانێت بە ئاسایی جێبەجێ بکات هەڵبەتە ئەمەیان زیاتر ئەیچێتە سەر جۆری یەکەمی ئاراکردنەوەی زۆر ئێمە بیرمان نەچێت دوو جۆری سەرەکی ئاراکردنەوەی زۆر هەیە یەکیان ئەوەیە کە ئەتوانین بڵێن جێنێتیکە یاخود بەماوەیە ئەم کەسە حاڵەتەکەی لە باوانەوە لە ڕێی جێنێتیکەوە بۆی ئەمێنێتەوە جۆرێکی ترمان هەیە کە پێوتێ سێکەندەری یاخود دووەمی بەهۆی گرفتێک نەخۆشیەکەەوە کە تووشی ئەم حاڵەتە ئەبێت سەبارەت بە ئاراکردنەوەی زۆری ژێرباڵ لە جۆری یەکەمیانە زیاتر ئەمانە کە ئەم کەسە لە خۆڕسکە ئەم حاڵەتەی هەیە یاخود جێنێتیکە یاخود بۆماوەی یاخود قەدەرە کە تووشی ئەم حاڵەتە بووە ئەم جۆرە ئاراکردنەوەیە وەکو چارەسەرکردن چ ڕێگە چارەیەکی هەیە توانێت چارەسەر بکرێت لەوانە لە ڕێگەی بەکارهێنانی ئەنتیپێسپرانت کامانە بە شێوەی ڕۆڵەی تایبەت هەیە کە لەژێر باڵ بەکارهێنرێت ئەو کەسە ئەتوانێت شەوانە بەکاری بێنێت دەبێتە هۆی کەمکردنەوەی ئاراکردنەوە لەژێر باڵدا بەڵام خەڵکانێکمان هەیە کە سوود لەم چارەسەرە وەرناگرن ئێستا چارەسەرێکی زۆر بەربڵاو و کاریگەر و باش هەیە
کە خەڵکێکی زۆر ئارزومەندە بۆ ئەنجامدایم چارەسەر ئەوش بەکارهێنانی بۆتۆکسە خۆشببختانە ئەم چارەسەرە زۆر سەرکەوتووە لەم بارەدا بە جۆرێک دەتوانێت سەروی لە 9 بۆ 9 ئاراکردنەوەی ژێرباڵەکە بۆ سێنێت بۆ ماوەیەکی دیاریکراو بە نزیکی ئەتوانی بڵین 8 مانگ بۆ 10 مانگ ئاراکردنەوە لە ژێر باڵا ئەوە سێنێت ئەم کەسە ڕزگارەکان لەم ناڕەحەتی و زۆر ئاراکردنەوە و گرفتەی کە بۆی دروست کردووە هەڵەیەکی زۆر باو هەیە لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە سەبارەت بەوەی کە بۆتۆکس کە زیانی هەبێت بۆ بەکارهێنانی بۆ ئاراکردنەوەی ژێرباڵ بە پێچەوانەوە بۆتۆکس یەکێک لەو چارەسەرانەی ئێمە بە تەجروبەی ئیشەکانمان کە ئەنجامی ئەدەین بۆ خەڵک زۆر لێی رازین و لە ڕووی زانستیشەوە هیچ گرفتێکی نییە چونکە ئەم ئاراکردنەوەی کە لەژێر باڵا ڕۆ ئەدات با بڵێن ئەو کەسێک کە ئاراکردنەوەیەکی نەئاسایی هەیە زیاد لە ئاسایی ئاراخەکاتەوە تۆ کە ئەم چارەسەرەی بۆەکەی ئەیگەڕێنیتەوە وەکو کەسێکی نۆرمەڵ و ئاسایی کە ئاراکردنەوەیەکی زۆری نەبێت تاوەکو وای لێ بکات کە ناڕەحەتی بکات باشە دکتۆر ئەگەر کەسێکی ئاسایی بێوێت بۆتۆکس بکات کەسێکی ئاسایی ئاراکردنەوەیکی ئاسایی هەیە بەڵام ئەوێت بە شێوەیەکی دیکە ئەو ئاراقی هەر نەمێنێت واتە بنبڕی ئاراقەکە ناکات بەس ڕێژەکەی کەمەکات ئەتوانین بڵێن نزیک ئەبێت لە بنبڕکردن بەڵام چونکە جەستەی مرۆڤ تەنها پێک نەهاتووە لە ژێر باڵ ئاراقەژێنەکان تەنها لە ژێر باڵانین لە هەموو جەستەی مرۆڤ ئاهەن لەبەرەوە ئەم شوێنە بچووکە گرفتێکی ئەوتە دروست ناکات و کاریگەری نابێت لەسەر فسیۆلۆژی جەستەی مرۆڤ و ئەم میکانیزمانە میکانیزمەکانی ڕێخستنی پلەی گەرمی و ڕێخستنی بەڵانسی کانزا و منەڕاڵەکان لە جەستەی مرۆڤدا پەیوەستە بە کۆمەڵێک ئەندامی ترەوەکو گورچی لەو ڕژێنی سەر گورچی لەو ئەمانە هەمویان بە هاوسەنگی ئەم هاوسەنگیە پارێزن لەبەرەوە کاتێک ئەو کەسە بۆ تۆکسێکەکە بۆ بنباڵی بەدڵنایەوە کاریگەریەکی لەسەر جەستی ئەو کەسە بەجێ ناهێڵێت و فسیۆلۆژی ئەو کەسە تێک نایەت زۆر باشە دکتۆر ئەوەی کە کاریگەری ئەبێت لەسەر ئاراقکردنەوە ئەتوانین جلوبەرگەکانیش بخەینە ئەو خشتەیە و بڵێن جلوبەرگیش هۆکارە بۆ نمونە جلوبەرگێک کە لۆکە نەبێت یاخود مادی پلاستیکی و لایلۆنی زیاتر بێت کاریگەریان ئەبێت تا چەندە کاریگەریان هەیە و چۆن نەکرێت ئەوە چارەسەرکەین بەدڵنایەوە جلوبەرگ و پێڵاویش کاریگەریەکی تەواوی ئەبێت لەسەر بابەتی ئاراکردنەوە ئەو کەسانەی کە جلوبەرگ هەڵەبژێرن ئەو گرفتانیان هەیە هەر بە شێوەیەکی گشتی هەروەکە زانن کە لە ستاندەری جلوبەرگە لایانی پزیشکیش پێویستە ڕەچاو بکرێت بە تایبەتی بۆ کەسانەی و گرفتی ئاراکردنەوەیان هەیە دوورکەوتنەوە لە بەکارهێنانی ئەم جلوبەرگانەی کە مادەی نالۆنی زۆریان تایە و زیاتر بەکارهێنانی ئەو مادانەی کە زۆترین پێکاتیان کە لۆکەیە ئاسانکاریەکی باشیان دەکات تەنانەت هەنێ لە جلوبەرگەکان ئەمانەی کە ستاندەردن ئەمانەی کە بڕاندن ڕێنماییان لەسرە تاگیان لەسرە کە پێتەڵێ کە ئەم جلوبەرگە بۆ ئەم حاڵەتیان زۆر باشە ئەمان بۆ ئەم حاڵەتی تر باشە بۆ لە شوێنانەی کە ڕەشەبایتیایە کۆمەڵێک جلوبەرگ دروستەکرێت کە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە تۆ کەمترین ڕەشەبا داخلی جلەکانت ببێت و لە ڕەشەبا مەسەلەن بتپارێزێت بە هەمان شێوە بۆ ئاراکردنەوەش جلوبەرگی تایبەت هەیە کە تاگی لەسەر تاگەکە ئاماژەی پێکراوە کامە بۆ ئاراکردنەوە یارمەتی دەرە لەبەرەوەی کە پێکاتەکەی مەسەن زۆترین پێکاتی لۆکە و شێوازی دوورین و چنینی جلوبەرگەکە بە شێوازێکی تایبەت ئەنجام درراوە کە تۆ ئەتوانی سوودمەند بی لە بوارەوە بە هەمان شێوە بۆ کەسانەی کە ئاراکردنەوەی پێکانیان هەیە بە تایبەتیمانەی کە ئەم کەسانە کە ئاراکردنەوەی لەپی دەست و پێکان بەیەکەوە ڕوئەدات کەمەش لە جۆری یەکەمەواتە جۆری بۆ ماوەیە و کەسە لە خۆڕست کەوتوشی ئەم حاڵەتە ئەبێت و زۆترینیشان لە تەمەنێکی کەمە وەکو بتوانین بڵین لە مناڵیەوە یاخود لە هەرزەکاریەوە تووشی حاڵەتەکە بن بۆ ئەمانیش زۆر گرنگە لە بەکارهێنانی بۆ نمونە گۆرەویە کە پێکاتەکەی لە 100 لۆکە بێت ئەو پێڵاوانەی کە بەکارهێنێت جۆرە پێڵاوێک بێت کە ئارەقڕا نەگرێت بۆ نمونە ئەگەر جلد بەکاربێنێت جلدەکە جلدێکی سروشتی بێت نەوەکو جلدێکی دەستکرد و کوالیتینزم بێت چونکە ئەگەر بێت و هاوکار نەبێت بۆ ئەوەی کە ئالوگۆڕی هەوا بێتە بێتە هۆی کۆبوونەوەی ئارەقەکە و
دروستکردنی بۆن گەشەکردنی تەنانەت کەڕوو ئەو کەسانەی کە تووشی کەڕوو ئەبوون یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیان بریتێ لەوەی کە زۆر ئاراکردنەوەیە لە ناو پێکانیاندا چکە بیەیەکی باش ئەخۆڵکەنن بۆ ئەوەی کە کەڕوو دروست بکات زۆر جار ئەوەیە کەم کەسە زۆر گوێ نایە بە ئاراکردنەوەکە یاخود توانین بڵێن لەگەڵ گرفتەکە تا ڕادەیەک ڕاهاتوە بەڵام گرفتێکی تری بۆ دروستەکە ئەوەیە کە گەشەی کەڕوە و تووشی کەڕووی ئەکات ناچارە بێ کە سەردانی پزیشک بکات. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر هێمن زەمان پسپۆڕی نەخۆشەکانی پێست و جوانکاری ئەم بەیانیە لە پرۆگرامی بەیانی 24 لەگەڵ ئێمە بۆی سەبارەت بە هۆکارەکانی ئاراکردنەوە ڕێگەکانی کەمکردنەوەی سپاس. سپاس بەێوەش. بەڵێ دێنە سەر بابەتێکی دیکە کە پێویستە گفتوگۆی سەبارەت بۆەوە لێ بکەین یاخود گفتوگۆی لەبارەوە بکەین ئەویش ئەوەیە کە بەڕێوبەری گشتی کتێبخانە گشتیەکان لە هەرێمی کوردستان هەڵمەتی کۆکردنەوەی بەخشینی پەرتووکیان دەست پێ کردووە بۆ چاکسازیەکان جا ئەم بەیانیە دیار وەستا عزیز میوانی ئێمەیە کە سەبارەت بەوە ئێمە دەمانەوێت گفتوگۆی زیاتر بکەین بۆی کە بزانین تا چەند بەدەم ئەو هەڵمەتەوە خەڵک هاتووە و ئەو کتێبانە لە کۆکرێتەوە ئایا خەڵکێکی ئاساین کە ئەم کتێبانە دەهێنن یاخود کتێبخانەکانی دیکەش هەن کە یارمەتی بەڕێوبەری یاخود بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتەکان لە هەرێمی کوردستان ئەو یارمەتی ئەو هەڵمەتە دەدەن بۆیە ئەم بەیانیە دیار وەستا عزیز لەگەڵ ئێمە میوانە بەخێر هاتی. سپاس ساوەخەم خۆش بێ. کاک دیار چۆن بوو بیرتان پێش هەموو شتێک لەوە کردەوە کە ئەم هەڵمەتە ڕابگەێنن چاکسەزەکان پێویستیان بەوەی کە ئێستا کتێب و کتێبخانە هەبێت بۆ ئەوەی کە ئەوانێکە لە بەندیخانن بتوانن سوودی لەوەرگرن. زۆر سپاس دیارە جەنابی وەزیری کاروباری کۆمەڵایەتی نوێنەری شناردە لای ئێمە بۆ بەخشینی کتێب ئێمە بەڕایۆژ لەگەڵ جەنابی وەزیری ڕۆشنبیری و کاخەلی عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی لە وەزارەت مناقشەیەکمان کرد کە ئێمە بتوانین جگە لە بەخشینی کتێب ئێمە بتوانین شتێکی کە بکەین کە خزمەتی زیندانیەکان بکەین لە چاکسازیەکان لە هەموو جۆرە چاکسازیەکان. دیارە ئێمە تێگەشتین لەوەی کە چەند خۆراک پێویستە بۆ مرۆڤ ئەوەندە کتێب پێویستە وەکو خۆراک بۆ ئەو زیندانانەی کە لەوێ هەن چونکە ئێمە توانین لە ڕێی کتێبەوە جارێکی کە تاکەکانی کۆمەڵکە کە لە دەرەوەی ژیانن کە لە زیندانان بتوانین سودمەند بنەوەی چۆن بخوێننەوە چۆن بە ئاگا بێنەوە چۆن ئەو کاتانەی کە بەسەری ئەبەن بە خوێندنەوەی کتێبە بەسەری بن بەدەل لە شێوازە جاجەکاریکە. باشە بابزانین تا چەندە بەدەم هەڵمەتەکەەوە ماوەی 2 ڕۆژە ئێمە ئەو هەڵمەتەمان کردووە خۆشببختانە لە زۆر پێی جووسایی دوئانەوە زۆر کەسایەتی کە ئەم 2 ڕۆژە هاتوون ئەڵێ ئێمە ئامادەین بتوانین هاوکاری تاوتان بکەین من گەشتبینم بەوەی کە بتوانین ژمارەیەکی زۆر باشی کتێب بخێنە ناو ڕەفەکانی زیندانیە چاکسازیەکانەوە. واتە چاوەڕوانی وا کرد کە لەم هەڵمەتە بەشێکی زۆر کتێبتان ئێمە جگە لەوەی چاوەڕوانین لە شوێنەکانی کە خاوەنی کتێبن لێرەشەوە لە ڕێی کەناڵەکانیەوە داوا لە سەرمایەدارەکان لە دەوڵەمەندەکان لە ڕۆژی بنەکانەکەین ئەو هەڵمەتە هەڵمەتێکی دیکە بێتکەوەی بتوانن کتێب بکڕن بینێرنە ئێوە جارێکی کە نووسەران ئاشنا بکەنەوە بە ئێمە یعنی هەر ئەوە نیە ئێمە بتوانین کتێب وەرگ بگرین سەرمایەدارەکان کەسایەتیەکان بتوانن ئەو کتێبانە بکڕن کە سودمەند بن بە زیندانیەکان بۆ ئەوی جارێکی کە ئەو پامەی کە ئێمە هەمانە ئیشی لەسەرەکەین ئاشبوونەوەی نووسەر و خوێنەر و کتێب ئامانجێکی کەمان دەستکەوتێکی کەمان بێ بۆ ئەوی کە ئیشی لەسەر بکەین. باشە جگە لەوە ئێوە ئامانجێوەشتان هەیە کە جارێکی دیکە ئەوانەی کە لە بەندیخانەکانن بە شێوازێکی دیکە ئامادەیان بکەنەوە بێنەوە ناو کۆمەڵگە. ئێمە یەکێک لە ئیشەکانمان ئەوەیە کە چۆن ئەو خوێنەرە ئازادە لە دەرەوەی ئەو ژیانی کە خۆی ئێستا هەیەی بخوێنێتەوە لە ناوەوەی ئەو زیندانیا کام کتێب بخوێنێتەوە کام شتی بۆ بنێرین کام خۆراکی بۆ بنێرین بتوانێت سوودمەند بێ لەوەی کە
جاریش کە گەڕاوە ناو کۆمەڵکە ئەو کەسایە تێبێ کە هێز و توانا و قوتی خۆی هەبێ بڵێ من ئەو مخالفەیم کردو بەڵێ من لەسەر ئەوە سزا دراوم بەڵام ئێستا هاتوومەتەوە لە ناو ژیانە ئاساییەکە ئەتوانم لەسەر پێی خۆم بوەستم ئەتوانم خزمەتێکی کۆمەڵگا بکەم. باشە ئێوە چۆن ئەم پەرتوکانەوەم کتێبانە چۆن پۆلێنیانەکەن چۆن دابەشیانەکەن چەندێک ئەوانەی کە لە بەندان پێشوازی لە ئەواکەن کە بێنەوە ناو ئەو بوارە یاخود بێنە ناو ئەو بوارە و کتێب بخوێنەوە تا چەند هەماهەنگن لەگەڵ ئێمە شش بەڕێوەبەرایەتیمان هەبووە خۆشبەختانە ئێستا بەڕێوەبەرایەتی کتێبخانەی گشتی زاخۆمان هەیە لە ئاندەیەکی نزیکە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەی سۆرانیش ئەەکەینەوە لەڕێی ئەو هەش بەڕێوەبەرایەتیەوە ئەتوانین داغڵی ئەو چاکسازیانان بین لە ڕێی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە و ئێمە پۆڵێنکردنمان هەموو ئەو کەسانی کە ئەیانەوێت لە ڕێی ئەم هەشت نۆ بەڕێوەبەرایەتیەوە بۆمان ئەنێرن بەڕێوەبەرایەتی گشتیشمان لە هەولێر ئەتوانین پێشوازیان لێ بکەین و پێم وایە هەڵمەتێکی زۆر باش و زۆر چاک سەرکەوتوین پۆڵین نیشیەکەین کام کتێب بچێتە ناو چاکسازیەکانیەوە چاکسازی مناڵان چاکسازی ئافرەتان چاکسازی پیاوان هەموو ئەوانە بتوانین کام کتێبە بنێرین بۆ ئەوی لەگەڵ وشیاری ئەو تاکانەی کە لەوێن سودمەند بن دیارە لە بەڕێوەبەرایەتی گشتی ئێمە لیژنەیەکمان هەیە بەشی یاساییمان هەیە بەشی دابشکردنی کتێبمان هەیە هەوو بەشەکانی کەمان هەیە کە بتوانین بەو تێستەیە بە پۆڵێنی بکەین ئەنجا بگاتە لای ئەوانش خۆیان وەزارەت ئەتوانن کاری ئاسایی خۆیان بکەن. ئەوەندە ئێوە زانیاریتان هەبێت بەندەکان چەندێک پێشوازیان لەمە کردو یا خۆیان داواکاریان ئەوان داواکاریان داواکاری ئەوان بووە جەنابی خاتووکێستان نوێنەری هەردۆتە لای ئێمە قسەمان لەگەڵ کردن و ئەمانە خواستی جگە لەوەی کە خواستی زیندانیانە خواستی درەوەی زیندانیانیش بووە کە بە ئێمەیان تۆ بۆ لە هەموو شوێنێک کتێبخانە هەیە بۆ لە سجنەکانیان نییە ئەمە لە زۆر شوێن بەرجێمان کەوت و ئێمەش ئاماژەمان بە ئەو بەڕێزانەیەوە هاتوینتە سەر ئەمەی کە ئێستا ئیشی لەسەر بکەین. باش ئێوە تا چەندە ئەتوانن هەماهەنگی بکەن لەگەڵ ئەو ڕێکخرا و ئەو خۆبەخشانەی کە جاری وایە لە دەرەوەی بازنەی بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتەکان هەڵمەتی لەو جۆرە ڕاگەێنن و کتێب ئەبەن بۆ بەندی خانەکان تا چەندە هەماهەنگن لەگەڵ ئێمە دوو پێیجی سەرەکی بەڕێوەبەراتیمان هەیە ئێمە داوامان کردووە ئێستا چاوەڕێی ئەوانیم بزانین تا چەند بەرەو پیرمانیان ئەمە هەر نووسەر و کتێبخانە و ڕۆشن بیرۆ ناگە وەکو پێم وتی ئەمە سەرمایەدارەکانیش بەرکەوتەی ئەوە بن تا چەند هاوکارمانە بن بۆی بزانین زیندان بە زیندان نییە زیندان شوێنێکی کەشە کە بتوانی بیری لێ بکەیتەوە کە بتوانی بخوێنی من لێرەوە پەیامێکی ژێم بە زیندانەکان ئەگەر بتوانن شتێ بنووسن یادداشتی خۆیان بنووسن ڕۆمانی بنووسن شعرێ بنووسن نامیلکەیەک بنووسن ئێمە بتوانین کەسێک لە زیندانە کتێبێکی بۆ نردوێمە بە شانازی و ژمارەسپاردنی بین و وێن بەوەی کە جێ شانازی بێ بۆ حاڵەتی وا هەبووە کەسی نەبووە هیچ دەست پێشخەرێکتان کردووە بۆی کە لێرەوە ئێمە ئەو پەیامە ئەگەێنین کاڵین کتێبخانە لە زیندانەکانە هەبێ چاوەڕێ ئێوانەشین کە بزانین چیمان وەردەست دەکەوێتەوە ئەوە ئەرکی ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەرچی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیشە کە بتوانن کەشێکی وا بقورخێنین لە ناو زیندانە شاعیر هەبێ ڕۆمانووز هەبێ یادوەری نووسی خۆی هەبێ پەشیمان بوونەوەی خۆی هەبێ لەو کارانەی کە خراپ بۆ کردوێتی زۆر باشەکە دەر ئەم هەڵمەتە وەکو دواپرسیار چەند ڕۆژ دەخانێت و ئەگەر سەقفێکتان بۆ دانابێت تا چەندێکتانێت چاڕوانیەکەن بە چەندێک ئەو کتێبانە کۆ بکەن و بیدەنە چاکساز ئێمە هەڵمەتە مانگێکمان دەستنیشان کردووە ئەگەر پێش مانگێکیش بتوانین کۆمەڵی سەرچاوی زۆر باش بکەین ئەوە یەکێک لە دەستکەوتە هەرە گەورەکان بۆ هەموو تاکەکانی ئەو بەڕێوەبەراتی گشتیی کە هەیە بە من لێ دەشتوانم بڵێم جێ شانازیە ئێمە نزیک ئەبینەوە لەوەی کە ژمارەی سپاردمان نابێ بە ملیۆنێک کتێب
تقریبان ئەوە پامێکە حەزەکەم ڕاگەاندن ئیش لەسەر ئەوکە ئێمەی کورد ئێمەی ئەم میلەتی کە هەین دەست بۆ هەموو شتێکە بین بەڵام دەستبردن بۆ کتێب ڕەنگە ئیشێک بێت بۆ هەموو کەس نەکرێت ئێستا ئێمە ئەگەر لەم ساڵای بتوانین 150 کتێبێک ژمارە سپاردین بدێنێ ئەچینە ڕقەمێکی ملیۆن کەەوە جێی فەخر و شانازیە ڕاگەاندنەکان نووسەرەکان خوێنەرەکان هەموو تاچیی کۆمەلگا سوود لەوە وەربگری. بەڵێ ئێمە سپاسی جەنابەت دیاروەستە عزیز بەڕێبەری گشتی کتێبخانە گشتەکان لە هەرێمی کوردستانەکەین بۆم هەڵمەتەکەت ڕاتان گیانوە ئەوە بێگومان ئەو بەندیانش کە لەناو زیندانەکانن دەتوانن سەفەر بە هەموو جیهانا بکەن لە ڕێی کتێبەکانەوە. سپاس بۆ ئێوە کە ئەو بیرۆکێتان داناوە جێبەجێەکە. سپاس دێمەش لە ڕێ ئێوە داوا لە هەموو تاچێکی ئەم میلەتی خۆمانەکەی بتوانین زیندانەکانیش بکەینەوە بە ماڵێک لەو ماڵانەی کە پێویستە کتێبخانەی هەبێ کە پێویستە ئاشنابێ بە نووسەرەکان کە پێویستە ئاسنابێ بۆ وەرجێڕەکان کە پێویستە ئاشنابێ بۆ هەموو ئەو کەسایەتی کە بیرۆوەرەکانی خۆیان ئەنووسنەوە بتوان خەمێک لە کتێب بخۆن و لە نووسەر زۆر سپاس دووبارە بەخێر بێتەوە. سپاس. بەڵێ بەم شێوەیە ئێمە دەینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 هە لەگەڵ میوانەکەم لێرە کۆتایی بە پرۆگرامی ئەم جارەمانە هێنین بۆ هیوای کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت تا بەیگەشتنەوەکی دیکەی نێوان ئێمە و ئێوە لە بەیانی 24 بەخواتان ئەسێت.